سەرەتا بەنای خۆی گەورە میهرەبان و قوتابی ڕانیە نزار لە پۆلی نوێمی بناڕەتی لە قوتابخانەی عشقی سۆرانی نێودەوڵەتی. من لە یەکەم قۆناغی خوێندنمەوە لەم قوتابخانەیە خوێندومەوە، ئەم ساڵ دەبێتە نۆیم ساڵی خوێندنم. ئەم قوتابخانەیە سوودێکی زۆری هەبوو لە ڕووی پەروەردەی و زانستیەوە. لە ڕووی پەروەردەی وە فێری زۆر ڕەوشت و بەهای جوان بوون، وەکو ڕێزگرتن و گیانی هاوکاری و هاوڕێتی و خۆشەویستی نیشتیمان، و ئەمەش بەوەی ئەوەی کە مامۆستاکانمان هەمیشە لە هەوڵدان بۆ پەروەردەکردنی ئێمە، و هەفتانەوانەیەکی تایبەتمان هەیە بوون بەستی پەروەردەیی کە تیایدا باس لە چەندین بابەتی جیاواز دەکرێت، و ئەمەش سوودێکی زۆری هەیە. و لە ڕووی ئەکادیمیەوە فێر زمانی جیاواز بووین و بەلایانی کەمەوە بە تەواوەتی فێر یەک دوو زمانی بیانی بووین و جگە لە زمانی دایک کە پەرێکی زۆری پێدرا و چەندین چاڵاکی ئەنجام دەدرێت، و ساڵانە ئۆڵۆمپیادی گەورە بە زمانی کوردی دەکرێت و قوتابیەکان گۆرانی و شێعر و وتار پێشکەش دەکەن، و ئەمەش بەتەوەی بە دیارخستنی بەهرە و توانەکانی قوتابیانمان. و سپاسێکی تایبەتشم بۆ مامۆستاکانم هەیە کە هەمیشە هاوکار و دڵسۆزی ئێمەن و بە هیوای ئەوەی لە دوا ڕۆژدا ببینە مایە شانازەی میلەتەکەمان.